نصيحتي ژنانەکەم ئەو ئازادەی کە وەریگرەی استیغلالی نەکەن وا نەکات پێشێری مافی پیاویش بکە. جیاوازی مافی ئافرەتان لە کۆن و لە ئێستادا چییە؟ ئەوەی کە بینیوتە بەپێی تەجروبەی خۆ. وەڵی ساڵانی پێشوە مافی ژن زۆر زەوت کرا بۆ بەڕاستی ژنیان هەر بۆ خزمەتی خۆیان و ماڵ و مناڵ و چێژلێنان و مناڵ بەخێوکردن بوو بەڵام حەزێتی ژنیانە عزێتی ژنیانە مافی ژنیانە خوارد بۆی نەبوو سەفەرکە بۆی نەبوو هیچ بکە ئەبووایە بە قسەی پیا چی بوو بەڵام ئێستا زۆر جیاوازە خەڵک مافی باشە ینی مافەکەش بەواوەتی تەواو نییە بەڵام هەر باشە ژن ئازادە ئیشەکە سەر بەخۆیش لەگەڵ لە دایرە و لە شوێن فەرمانبەکان زۆر شوێناییشەکان توانیوێتی جێگای خۆی دیاری بکەن زۆر باشترە بەڵام هەر مافەکانی زەو دەکرێت ئێستا چەند تونوتیجی هەیە پێویستە ئەو تونوتیجەی کە هەیە نەمێنێ لە زۆر خێزانە تونوتیجی هەرماوە ئەو خەزانانە بێ ئاگایان لە خۆیان بێ و وشیار بن ئەو تونوتیجێ بەکارێنە چونکە ئینسان مرۆڤ مرۆڤە وەکو ئەو ئەگەر ئەو مرۆڤێکی باشە نابێت تونوتیجی نصیحەتی چی کشان و ئافرەتانەکەی؟ وەڵی نصیحەتی ژنانەکەم ئەو ئازادەی کە وەریگرەی استیغلالی نەکەن وا نەکات پێشێری مافی پیاویش بکە چکە زۆر کەس دەبینم ئەو مافەی کە هەیەی وای لە پیاوەکەی کردو ناوێرە پیاوەکە قسەشکە لە ماڵەکە ئەوە زۆر ناشرینە ئەبێ ئەو مافەی کە هەتە وابێت لەگەڵ پیاوەکە تا بەڕێک و پێکی لەگەڵ براتە لەگەڵ کورتە لەگەڵ هەموو شێکە بەڕێک و پێکی بیبێ بەڕێوە نەزەوتی ئێستا کێشەکان خەتای پیاوانی ئافرەتانە وەڵی خۆی زۆربەیش ئەگەڕێتەوە بنخۆم کە ئافرەتم زۆر شت ژن هینی هەیە خراپی بۆ ژن ئەگەڕێتەوە چکە ژن ئەگەر ژن بێت چۆن شوەکە بە پیاوێکە ژێکی کەی هەیە ینی تۆ مافی و ژنە ئەوە یەکێک لە مافەکانی کە ژن پێشێریەکە پیاویش پێشێری مافی ژن هەرەکە بەڵام بەو نەوعانەیە ئێستا بەڵام هەردوو لایەن تەفاهم کە هەردووکیان بەڕێز و یەکسیان بێ بۆی ئەو مافە هەردوو لایەن پارێزراوە.